گورکانی چیای خەمم ئەمڕۆ هاتووم من لافاوی گریانێکی پەنگ خواردوم من ئەو گەلەم ئەنفال بووە نان و بەرگم ئەنفال بووە ناو نیشانم ئەنفالیان کردە مۆرێک و خستیانە سەر ناوچەوانم بەیانی یەک بریمی کۆن و لێ کولایەوە بەڕێی مێژ و بە پەنجەی خوێناوی نووسرایەوە بەیانی یەک کە دەمی بێ زمان کەوتانە ڕات وتی تۆڵەی گەرمیان و شارە زور کرایەوە سەری بەرزی سەگرمە و پیرامە گرون و قەندیل بۆ شاوازەنگی ئەم ڕێگایەدا گرسایەوە سەری بەرزی سەگرمە و پیرامە گرون و قەندیل بۆ شاوازەنگی ئەم ڕێگایەدا گرسایەوە وەگدەکی جگەر سوتاو هەردوو دەست و مەچاکی ئەو کێشا بوو لە خوێناو بەیانی یەک لە تۆڵەی ئەو هەموو کۆس و بەرگا دەر و بەردی ئەم خاکە لێیان بوون بە پێشمەرگا کە پێشمەرگا گەڕی گرت واکو مۆمتەوایەوە خەڵکی کۆچ پێکراوی بادینان گاڕایەوە کە پێشمەرگا گەڕی گرت واکو مۆمتەوایەوە خەڵکی کۆچ پێکراوی لای گەرمیان گاڕایەوە کوردستانی پڕمەیدان بۆ دوازار بوو ڕژانی یاوەشکی پڕحەسرات کەلافاوی ئەوەشکا هات دوژمنی تێکشکان دەریایەکی بێبنگ و جەلادەکان تیاخکان دایکی شاید لە تۆڵەی ئەو دڵا بریندارە هەردوو پرچی بۆ دوژمن کردە پاتی سێدارە دایکی شاید لە تۆڵەی ئەو دڵا بریندارە هەردوو پرچی بۆ دوژمن کردە پەتی سێدارە